لە سەرپرسی ئەو هەڵبژاردنە جیاوازانەی کە لە ئێستادا لە سوید بەڕێوە دەچێت هەڵبژاردننی دیارەکە دەڵین هەڵبژاردنە جیاوازەکان پەرلەمانە ئەنجومەنی هەرێمەکان و شارەوانیەکانە لەم هەڵبژاردنەدا چەند خاتوونێک و چەند کوردێک بربژێرن و کاندیدن بۆ ئەوەی کە پستی جیاواز لە شارەوانیەکان لە ئەنجومەنی هەرێمەکان بەرنەوە من لە سەرم بابەتەیەکێک لە کاندیدەکان دەدوێنم گفتوگوی زیاتری لەگەڵدا دەکەم ئەویش بەڕێز تاراتوانایە کە بەڕێزیان کاندیدن بۆ هەرێمی ستۆکۆڵم ڕاستەوخۆ لە سویدیشەوە بەڕێگەی سکایپ میوانی ئێمە دەبێت تارەخان زۆر سپاس بۆ ئامادەبوونت دەمەوێت بەشێکی گشتی باس لە هەڵبژاردننی سوید بکەین دواتر دێنە ناو وردەکاری بابەتەکان هەڵبژاردنەکە چۆن بەڕێوە دەچێت؟ بەڵێ زۆر سپاس هەڵبژاردنەکان هەڵبەتە سبەی نییە کە ئەخیر ڕۆژە بۆ دەنگدان لە وڵاتی سویدە هەش پارچەکە ئەچن بۆ هەڵبژاردنەکان و ئێمە پارتی سوسیال دیموکرات دەسەڵاتمان هەبووە لە ماوەی ئەم 4 ساڵەیە ئەلبەتە پێشتریش دەسەڵاتمان هەبووە بەڵام بەداخەوە زۆری نەمان نەبووە لە پەرلەمانە ئەمەش کێشی زۆر دروست کردو لەبەرەوەی کە زۆری نەت نەبێ ئەبێت لەگەڵ پارتەکانی ترە هاوپەیمانی دروستێ و هەروەها ئێستا بینین پارتی نەژاد پەرستەکان کتیان نەوترێت دموکراتی سوید زۆر زۆر ڕێژەیان زیاتر بۆ بەرەو پێشچوونەچن ڕۆژ بە ڕۆژ بێگومان ئەمەش مەترسێکی زۆری هەیە بۆ کۆمەلگای سویدی بەگشتی و بە تایبەتی بۆ هاندەران بۆ چینی کرێکاران بۆ چینی هەژاران کێشێ زۆر زۆر دروستەکات ئەم پارتە نەژاد پەرستانە لەبەرەوەی بارودۆخەکە زۆر زۆر باش نییە بەڵام لەگەڵەوەشدا سوسیال دموکرات بەپی ئەو ئامارانەی کە ڕۆژانە ئەکرێت بەرەو پێشەوە ئەڕوا بەڵام تاکو ئێستا نزیکی 110,000 بۆ 15,000 دەنگ جیاوازی هەیە لە بەرەی ڕاست بۆ بەرەی چەپ لە هەڵبژاردننی جاری سویدا چ جیاوازیەک بەدی دەکرێت لەگەڵ ساڵانی ڕابردووە هەست بە جیاوازی دەکرێت و هاوڵاتیان تا چەند بەپەرۆشن بۆ چوونە سەر سندوقەکانی دەنگدان و گەاندنی دەنگی خۆیان بێگومان جیاوازەکە توانم بڵێم لەوا زیاتر خۆی بینێتەوە کە پارتە نەژاد پەرستەکان بەداخەوە یەک پارتی نەژاد پەرستمان هەیە کە زیاتر بەرەوە پێشترا ڕات و هەروەها بەرەی دەستی ڕاست کە پارتی جوتیاران یاخۆ کە پیان و پێ پارتی سێنتەر لەگەڵ بەرەی دەستی ڕاستە بوو لەگەڵ هەڵبژاردنەکانی پێشوە بەڵام ئەوان هاتوون لەگەڵ ئێمان لەگەڵ بەرەی دەستی چەپان ئەمە جیاوازیە کە بەڵام جیاوازێکی وەکوتم بە شێوەشی گشتی پارتی دیموکراتی سویدە کە بەرەو گەشەکردنە ڕات ئەمەش ئەبێتە هۆکاری ئەوەی کە زیاتر هیوادارم یعنی هەڵبژاردننی پێشووتر ئەو شێوە گەشەکردنمان نابینی بەڵام بێتە هۆکارێک بۆ ئەوەی کە ئەوانیانەوێت دەنگبان کە نەتنە سەر سوقی دەنگدارەکان ببێتە هۆکاری بۆ ئەوەی کە هەانیان بدات و بڕان دەنگبان ئەبینم کە زۆر زۆرکە لە دەرگای خەڵکین ڕۆژانە تەلەفۆن بۆ خەڵکەکەی نەبینین حماسەتێکی زۆر هەیە کە نایانەوێت ئەم پارتە دەسەڵات وەربگرێت لە پەرلەمانە و جیاوازی سەرەکیش ئەوەیە ئێمە یەکەم حیزبی گەورەین سۆسیال دموکراتەکان دووهەم حیزب پارتی لەبەرەی ڕاستە کە پیانۆکرێ حیزبی مۆدەرات کە حیزبێکی کۆنسەرڤاتیڤن ئەوان دووهەم حیزب بوون بەڵام گۆرانکاری ئەم هەڵبژاردنە لەگەڵ هەڵبژاردنەکەی پێشوە ئەوەیە کە پارتی دیموکراتی سوید دووهەم پارتە بەپی ئەو ئامارانی کە تا ئێستا کراوە واتە ئەوان گەورەترن هەر بۆیە ئەگەر بێت و بەرەی دەستی ڕاست دەسەڵات وەربگرن پارتی نەژاد پەرستەکە واتە پارتی دیموکراتی سوید دەسەڵات زیاتر وەرەگرێت ئەمە گۆڕانکاریەکی زۆرە لە مێژووی نەخشەی سیاسی وڵاتی سویدە باشە بابەتێک سەرنجی منی ڕاکێشە ئەو کارتی دەنگداری کە هەیە لە سوید دیارە لە سێ جۆر پێکاتوە جۆری یەکەم کارتەکە ناوی پارتەکەی تیا دەنووسێت دووەم ناوی کاندیدەکە کارتی سێهەم بەتاڵە ئەم کارتە بەتاڵە بۆچی دانراوە و ئەگەری ئەوەی تەزویرکردن و لەم جۆرە بابەتانە لە سویدا هەیە و ئەم کارتە بەتاڵە ئەم ئەگەرە کەموزیات ناکە دروستە وەکو جەنابەت فەرمووت سێ کاتەیە ڕەنگی سپی بۆ شارەوانیە کە بەرپرسیاری هەیە لە قوتابخانەکان باخچەی ساوایان خزمەتگوزاری با بڵێن پارکەکان و شەقامەکان و چوارەم بەرپرسیاری بەساڵاتوانان پێنجەم پرسیاری خانوبەرە دروستکردن ئەمە کارتێکی سپیە و بۆ فەرمووی دەنگ هەیە لەوێ ینی بڵێن کاندیداتەکان ناویان هەیە بەڵام لە هەمان کاتیشە
کاتێکی تر هەیە سپیە بۆ نمونە لەسەر و لێ نووسراوە سوسیال دموکرات بەڵام هیچ ناویتیان نیە بۆچیش بۆ ئەوەی کە لێمە بۆ نمونە ئەگەر هەرێمی ستۆکهۆڵم باسکەین کە پێک هاتووە لە 2 ملیۆن هاوڵاتی زۆر زۆر گەورەیە ئێمە ئەبێت دابەشیەمان کردووە ئەو بەڵین هەموو هەرێمەکە بە 26 شارەوانی واتە ئەم 26 شارەوانیە زۆر جار کە بڵین مەسەلەن ئەگەر یەکێک ئەچێتە سەر دەنگی سنووقان کە پێی خۆش نەبێ بۆ نمونە ئەو ناوانەی کە ئێخرێنێتەوە کەسی تیان نییە بەڵام لە هەمان کاتە ئەوێ دەنگ بە سۆسیال دموکراتەوە ئەتوانێت بە بەقاڵی دای بنێت یاخۆت لە ئەنجومەنی هەرێمە بۆ نمونە کە ڕەنگەکەی شینە بە هەمان شێوە هەرێمی بەقاڵیش هەیە تۆ ئەتوانیت بۆ نمونە لەم 26 هەرێمەیە کە من یەکێکم لەو ناوانەی کە ناوی یەکەمم ئەگەر بۆ نمونەگەر یەکێک لە شارەوانێکی تر بێ کە ئەتوانێت دەنگ بۆ من بە بەڵام ئەبێت لە سنووری هەرێمی ستۆکهۆڵما بێت واتە ئەوەیە کە ئەو بەقاڵە مانای ئەوەیە کە تۆ ئەتەوێت دەنگ بێ لە سۆسیال دموکرات بەڵام ئەو ناوی کەندیداتانە کەسیانت بەدڵ نییە یاخود نایان ناسی لەبەرەوە بەس تۆ حیزبەکە و ئایدۆلۆژیەکەش بەدڵ توانی دەنگ بۆ ئەوان بێ بۆ نمونە لە بەس پەرلەمانە کە زەردە زۆر کەسەیە سەرۆکی وەزیرانمان زۆر زۆر خۆشەوێت ئەڵێ ئەوێ من بەس ئەمەوێت دەنگ بۆ ئەو بم لەبەر ئەوەی یەک ناوی ماگدەلیانە ئەم دشۆنان نووسێ ئەوە دروستە ئەوە ناتوانێت وەڵامی پرسیارەکەی کۆتاییشت ئەوە بوو کە ئایەتوانێت ڕاش بکرێت نەخێر لە وڵاتی سویدا زۆر زۆر بەودی بەدواتوونی بەسەرەکرێت هەتاوکو ئێستا کە من لە ماوەی 30 ساڵ زیاترە لە وڵاتی سوید دەژیم تاوکو ئێستا لە ڕۆژنامەکانە هیچ کاتێ باس لەوە نەکراوە کە غەشی تیا بکرێت یاخود ناوەکان بەهەڵە چێت بۆ شوێنێکی باشە تارەخان بابەتێکی دیکەش کە ئەمانە ڕەنگە بۆ کۆمەڵگەی کوردی و ڕۆژهەڵاتی ناوەڕات جیاوازیە کە بێت لەگەڵ وڵاتی سویدا لە دەنگدانا بۆ نمونە لە مافی دەنگدان کێ مافی دەنگدانی هەیە ئەمەی شەر جیاوازیەک بەدی دەکەین بۆ نمونە لە ئەو کەسانەی کە دەتوانن دەنگ بدەن هەموو هاوڵاتێکی سویدی دەتوانن دەنگ بن بەڵام بۆ ئەنجومەنی هەرێمەکان جیاوازیەکەیە کە پێویستە 3 مانگ پێشتر دانیشتووی سوید بن ئەم وردەکاری و دیتەڵە حەزەکەم لە جەنابتەوە بیزانم ئەم جۆرە جیاوازی دەنگدان چییە بۆ ئەوانەی کە مافی دەنگدانیان هەیە بەڵێ زۆر باشە وەڵام پرسیارەکەت زۆر لە جێ خۆیەتی زۆر زانیاریشی گرنگە بۆ گوێگران و بینەران لەبرەوەی کە ئەگەر تۆ هاوڵاتی سویدی بیت واتە قامە سویدیت وەرگرت بێت بۆت هەیە لە هەر سێ پەرلەمانەکانە دەنگ بیت کە ئەنجومەنی شارەوانیە ئەنجومەنی هەرێمە و پەرلەمانە ئەتوانی دەنگ بیت ئەگەر هاوڵاتی سویدی بیت بەڵام ئێمە هاوڵاتیمان هەیە کە هاتۆتە وڵاتی سویدە بە بۆنەی کارکردنەوە بۆ نمونە 3 ساڵە لێرە ئەژی یاخود ساڵێکە لێرە ئەژی 2 ساڵە لێرە ئەژی ئەمانە با بڵین بۆیان هەیە ئەم هاوڵاتیانە بۆیان هەیە کە دەنگ بدەن لە ئەنجومەنی شارەوانی و لە ئەنجومەنی هەرێمە بەڵام بۆیان نییە لە پەرلەمانە دەنگ بدەن وەکوتم هاوڵاتیمان هەیە کە لە وڵاتی ترەوە هاتۆ بۆ کارکردن بۆ وڵاتی سویدە یاخۆت تازە ئابا بڵین خێزانی دروست کردو لە وڵاتی سویدە یەکێک لە مەسە ژنەکەی یا پیاوەکەی هاوڵاتی سویدە بەڵام بۆی هەیە ئەو کاتە وڵاتی سویدە ئاگادارە نامەیەکە نێرێت بۆ ماڵەوە بۆ نموناڵێت هارەتوانێت تۆ ئەو نە ساڵە لێرە ژیایی بەڵام بۆ هەیە بەس دەنگ بیت لە ئەنجومەنی شارەوانی لە ئەنجومەنی هەرێمە باشە کە دەڵێن تاراخان کە دەڵێن ئەنجومەنی هەرێمەکان مەبەست لە وڵاتی سوید لە ئەنجومەنی هەرێمەکان چییە وە گرنگی ئەنجومەنی هەرێمەکان چییە ڕۆڵیان چی دەبێت لە ڕایکردنی پرۆسە سیاسیەکان ئابوووریەکان وەکوی ئەو پرۆسانین کە کاریگەری ڕاستەخۆی لەسەر ژیانی خەڵکەیە پرسیارێکی زۆر گونجاو دووبارە ئەنجومەنی هەرێم ئێمە لە پێشە پەرلەمانمان هەیە گەل لێو دەست پێ بکەین پەرلەمان کە یاسا دەرەکە لە وڵاتی سویدا ئەوە 349 کورسیمان هەیە ینی بۆ هەموو پارتەکان بە پێوە کەوتۆکە چەندێک دەگەهێنیت ئەمە پەرلەمانە و هەموو هەرێمێکیش لە وڵاتی سویدا پێک هاتووە لە 21 هەرێم یعنی بۆ شارە گەورەکان ئەمانە هەر هەمویان کاندیدی خۆیانیان هەیە بۆ پەرلەمان هەڵەبژێنن پێدە سەر هەرێم کەواتە ئەم 21 هەرێمە کە لە وڵاتی سویدا هەیە ئەم هەرێمانە بە پرسیارەتیان لە پرسیاری هەموو نەخۆشخانەکان هەیە
واتە لە خەستەخانەی بچووکەوە کە لە بڵێن لە گەڕەکەکانە هەم هاتاوت بۆ خەستەخانەی ئاکادمی ئەگەر هەبێت لە هەرێمەکانە بۆ نمونە ئێمە ستۆکهۆلم خەستەخانەی ئاکادمی زۆر گەورەمان هەیە کە زۆر گەورە لە وڵاتەکانی ترەوە بەسەر پرۆفیسۆر و زانیاری زۆر یەت بۆ ئێرە واتە پرسیاری نەخۆشخانەکان دوو پرسیاری ڕێگاوبان واتە ڕێگەڵبان لە ڕێگەی مترۆ بیگرەواتە ڕێگە و بامی ژێر ئەرز پاس بۆ نمونە قیتارەکان کە لە بینی بە بڵێن شارەوانەکان نایەتە پێشەوە ئەمانە هەمووی بێتە هۆکاری ئەوەی کە بڵێن بە پرسیاری هەیە سێهەم هۆکار ئەوەیە کە بەرپرسیاری ببوورە بەرپرسیاری کولتوریە واتە ئەو چالاکیانەی کە ئەکرێت لە وڵاتی لە هەرێمەکەیە ئەنجومەنی هەرێم بەرپرسیارە لە پرسی کولتوریا بۆ نمونە ئابتوانین یعنی بڵێن سێ پرسیاری هەیە ئەنجومەنی هەرێم باشە تارەخان لەم هەڵبژاردنەی ئەم جاری هەڵبژار ئەگەر نایبنین بە کۆنایی بنین هەڵبژاردنەکانی هەرێمە بەدی ئەوەی کە بەدی دەکرێت دەویژەوەیە چەند کوردێک هەم لە ژنان هەم لە پیاوان خۆیان کاندید کردووە بۆ پۆستە جیاوازەکان بۆ شارەوانی بێ بۆ ئەنجومەنی هەرێمەکان بێت گرنگی ئەم خۆکاندیدکردنەی کورد و کاریگەری لەسەر پەنابەران کاریگەری لەسەر پرسی کورد دەبێت ئەم کاندید بوونە بە شێوێکی گشتی ئەتوانم بڵێم هەموو پارتێک ئەبێت ڕنگدانەوەی چین و توێژی کۆمەلگا بێت یعنی نوێنەرەکانیان پێک بێتن لەوانە بێگومان لە وڵاتی سویدەن نزیکەی زیاد لە سەدەدا ئێمە هاوڵاتیمان هەیە کە لە وڵاتی ترەوە هاتوون لەبەرەوە ئەگەر بێت و نوێنەرێک یاخۆ کاندیدێکی تا بێت کە پرچی ڕەش بێت یاخۆ پێستی ڕەش بێت یعنی وەکو بڵێن هاندەران بێت مانایکی زۆری ئەبێ بە شێوشی گشتی بۆ هاندەران زۆر کەسەیە کە پەیوەندیم پێوە کەم سۆماڵین یاخۆ عربن یا تورکن یاخود خەڵکی ئافریکان ئەڵێن تۆمانات زۆرە لەبەرەوەی کە لە ناو سیاسەتای من ئەمەوێ بێمە پێشەوە لەبەرەوە مانای زۆری هەیە بە شێوەی گشتی و بە تایبەتیش بێگومان ئەگەر تۆ هاوڵاتی خۆت بێت لە کورد بێت مانایکی زۆرتری هەبێت بۆ وەکو نوێنەرێک کە لە ناو سیاسەتا بێ وەکو نمونەیەک دووەمیشی بێگومان تۆ بتوێنێت بێ کە تۆ کاندیدی لە پارتێکە تۆ ئەبێ پەیڕۆ پروگرامی ئەو پارتە بەریتە پێشەوە و پرسیاری وڵاتی سوید تۆ ئەبێ داپۆکی لەسەر بکەیت واتە زۆر هەیە دەڵێڵە چیت کردووە بۆ کورد لە کاندیدە کوردەکانە پرسێت بەڵام خۆی لە خۆیان بێ بپرسێت چه خزمەتکاریەکی کردووە بۆ هاوڵاتیان و هاندەرانیش بەشێکردەوە من پێم وایە ئەو پرسیارە زیاتر دروستە وەک لەوەی کە چاوەڕوانی ئەو بکرێت کاندیدەکان کە ئەبێ بەس مەسلەی کورد بێنە پێشەوە لەبەرەوە من کە ئێستا بەرپرسیارم لە ئەنجومەنی هەرێمە من هەموو پرسیاری هەوڵاتیانی ستۆکهۆلم من ئەبێت خزمەت گوزاری بکەم بێگومان کوردیش بەشێکە عەرەب ئافریقیەکان یاخۆ توزانم وڵاتەکانی ترکە نەتەوەکانی ترکە لێرن ئەبێ نوێنەرایەتی ئەوان بکەم بە هەمان شێوە باشە دیارە لە عێراق و هەرێمی کوردستانیش دەتوانن ئەو هاوڵاتیانی سویدین یاخود ئەگەر کورد بووبن و مافی هاوڵاتی بوونی سویدیان وەرگرتوێت دەتوانن دەنگ بدەن چیت هەیە بۆ ئەوان تاراخان هیوادارم کە ئەمە دەنگ بدەن و لە هەموو کۆنسولاتێکی بۆ نمونە لە سەفارەتەکان بە پێوەکەوتۆ لە چ وڵاتەکە بۆ نمونە لە عێراق ئەزانم کە سەفارەتی سوید دەرگاکەی ئاوەڵایە لە هەرێمی کوردستانە کۆنسولاتی خۆیانیان هەیە وڵاتی سوید کە لەوێ دەرگەکان ئاوەڵایە ئەتوانن بڕۆ لەوێ دەنگ بدەن و هەر پرسیاریشان هەبێت کە بیانەوێ زیاتر شارەزاییان هەبێت یاخۆ دەبێت بۆ نمونە من ئامادەم و زۆر کوردی تریش هەیە کە لە لیستی جیاوازن ئەتوانن پەیوەندی بکەن دوو هەمیش ئەگەر بێت و بیانەوێ زیاتر بۆ نمونە لەسەر سیاسەتی سوسیال دیموکرات شارەزاییان هەبێ ئێمە بە زمانی جیاواز لە وێبسایتی سوسیال دیموکراتەکان ئەتوان بڕۆنە ئەبێ زیاتر شارەزایی پێ بکەن بۆ ئەوەی کە بزانن چ پرۆژە و بەرنامەیەکیان هەیە بۆ نمونە و هیوادارم هەموو هاوڵاتیەک دەنگی دیموکراتی خۆی بەکاربێنێت چونکە دەنگی تاکە کەس ئەگەر بێت و زۆر کەس هەیە ئەڵێت من چی گۆڕانکاریەکەم کردێ من یەک کەسم بەڵام دەنگی من و تۆ بەیەکەوە بێگومان گۆڕانکاریەک دێت و هیواداریشم دەنگ بدەن بە سوسیال دیموکرات لەبەرەوەی پارتێکا کە ئەوێ خوشکێزەرانی بۆ هەموو هاوڵاتیان بێت و بە تایبەتیش هەموو هەندەران
و هەروەها ئەو هاوڵاتیانی کە تۆزێک تووڕەن کوردەکان کە پێیان وایە کە سۆسیال دیموکرات پشتی تێکردوون و هاوپەیمانی لەگەڵ ئاردوگانە کردووە بێگومان ئەمە بەست ڕووپاکەندەی ئاردوگانە هیچی تر نییە و هیوادارم خۆیان بخڕنەوە زیاتر دیارە من پرسیارم لەسەر ئەو بابەتە هەبوو بەڵام حەزم نەکرد کاریگەری لەسەر دەنگەکانی جنابتانکایان پێتان خۆش نەبێت لەسەر و بابەتە پرسیارێکی لێکم بەڵام بەر لێ بێمە سەر ئەوەی کە پرسی تورکیا و کۆمەڵێک بابەتی دیکێک پرسیارم هەیە لەسەر ئەوەی بۆ نمونە لە پەرلەمانی سوید ئەگەر کاندیدێک خۆی کاندید کردوێت پێویستە لە 4% دەنگەکان بەدەست بهێنێت بەڵام بۆ هەرێمەکان ئەم جیاوازیە هەیە ئەوانە بێت چەندێک دەنگ و وەربگرن یان چەندێکی لە 100 چەندی دەنگدەران بەدەست بێنن بۆ ئەوی بچنە ئەنجومەنی هەرێمەکانەوە بە هەمان شێوەیە لە ئەنجومەنی شارەوانیش و هەرێما بەڵام ئەوەی شەمان بیر نەچێت پێویستە دەنگێکی زۆر بێنیت بۆ ئەوەی کە با بڵین زەربت لێبن یەکەمە بێ کاندید بی بۆ نمونە بەڵێ دوهەمیشتی ئەبێت ئێمە بەپی ئەو کورسیانی کە هەمانە بۆ نمونە لە ئەنجومەنی هەرێمە ئێمە لە ئەنجومەنی هەرێمە بڵێن بە شێوەیەکی گشتی 149 کورسیمان هەیە لە هەرێمی ستۆکۆڵمە ئەو 149 بەپێوێت کە تۆ چەندێک کورسی چەند دەنگ ئەهێنی لەوێ کورسیەکان دابەژەک بێت یاخۆ مەمباتەکان دابەژەک بێت بەڵام بۆ ئەوەی کە یەکێک بۆ نمونە لە ژمارە دەیا بێت یا سوزان لە ژمارە 23 بێ بۆ ئەوەی کە بگاتەوە بڵین کورسیەک پیا بێنێت زۆری دەنگەکان زۆر ئەکات نزیکی بیرم نەماوە ئێستا چەند هەزارێکە بەڵام لە 4 زۆرەکە لێ بڵین لە کۆی گشتی دەنگکان بێنێ زۆرە بەڵام 7 بلیۆن و 500,000 هاوڵاتی سویدی مافی دەنگدانیان هەیە لەم هەڵبژاردنەیە دروستە باشە تاراخان دێمە سەر ئەو بابەتەی کە باسی کرد ئەویش تورکیا لە ماوەکانی ڕابردوودا کە سوید و فنلاند دانویست ببنە ئەندام لە هاوپەیمانی ناتۆ تورکیا ڤیتۆی هەبوو لەسەر بابەتە دواتر لەسەر ئەندامبوونی ئەم دوو وڵاتە لە ناتۆ ڕازی بوو بەوەی کە یەکێک لە مەرجەکانی ئەو خاڵانەی و ڕێکەوتنامانی کەواژۆ کرا لە نێوانیانە ئەویش ئەوە بوو تورکیا داوای کردبوو کە تەواوی پەنابەران و چالاکوانانی و تەنانەت ئەوانیشی لە بواری سیاست و ڕۆژنامە نووسیا کار دەکەن ڕادستی تورکیا بکرێنە ئەوانەی کە هاونیشتیبانی تورکین کوردن خەڵکی باکووری کوردستانن دەمەوێت بزانم ئەم بابەتە تا چەند کاردانە و دەنگدانەوەی هەبووە لە سوید و فنلاند یعنی تەسەور ئەکرێت لە سوید ئەم خاڵە جێبەجێ بکرێ بەرامبەر بە کوردان بەڵێ ئەمە لە پێشە ئەماژە بۆ بکەم کە ئەو ڕێکەوتن نامەیە لە بینی وڵاتی تورکیا سوید و فینلاندیا بوو لەسەر ڕێکەوتن نامە نەبوو لەسەر تاکە کەس یاخود گرروپێکی کەسانی دیاریکراوە ئەمەوە لەوەیە بەڕاستی زیاتر ئاماژەی پێ بم باشە بەڵکو ئەو ڕێکەوتن نامەیە لەسەر چەند پرەنسیپێک بووە لە ئەو پرەنسیپانە بریتە لەوەی کە بۆ نمونە تورکیا داخوازیەوەی هەبوو کە وڵاتی سوید و فینلانداش بە هەمان شێوە داڵتەی ئەم تێرۆریستێن واتە پێناسی تورکیا بۆ نمونەکە ئەوەیە کە ئەمان ڕێکخراوێکی تێرۆریستن و ڕێگەیان پێ نەدرێت ئەمان بێن لە وڵاتی سویدا وەکو تورکیا ئەڵێت بۆتە لانکەی حەوانەوەی تێرۆریستەکان بەڵام ئەوەی کە تۆ بەسیەکەی تۆ زۆرجارش لە مێدیا باس گوم لێ بووە کە ئەڵێن ناوی چەند تاکە کەس هاتووە بۆ نمونە کە ڕادستی تورکیا بکە ئەمە زۆر دوورە لە ڕاستی چونکە وەکو وتم لەسەر ئەو پرینسیپانە ڕێکەوتون کە با بڵێن ڕێگەن نەدرێت بە تێرۆریست یاخود هاوکاری نەکرێت لەگەڵ تێرۆریستە بەڵام ئەمە خاڵێکە وڵاتی منتوانن لەسەر سوید زیاتر قسە بکەم وڵاتی سوید هیچ شێوەیەک لە هیچ ڕێکخراوێکی تێرۆریستە پەیوەندی نییە یاخود هاریکاری ناکات وەگەڕانەوەی کەسانی سیاسی بۆ نمونە ئەگەر تاکەکە بیان نێرنەوە ڕادستی تورکیان بکەن ئەمە زۆر دوورە لە ڕاستیەوە و ئەگەر هیچ حیزبێکی پارتێک ناتوانێت ئەو بکات لەبەرەوەی ئێمە پابندین بە یاسای نێودەوڵەتیەوە کە مافی مرۆڤ لەوەیە باس کراوە بە هیچ شێوەیەک ئێمە ناتوانین ئەگەر بێت هیچ حیزبێک ناتوانێت ئەوە بکات نەک سۆسیال دیموکرات لەبەرەوە بۆیە هیوادارم کە خەڵک ئەو یاسایان مەبەستم لە هەوڵاتیانی کوردەکە لە سوید دەژین خۆیان باشە زانن ناتوانرێت شتی وا بکرێت
باشە تاراخان دوا پرسیارم دەگەڕێمەوە سەر پرسی هەڵبژاردنەکانی سوید دەمەوێت جەنابەت ئەمە ئەەکەم بە دوا پرسیار تێبینیت بەگشتی لەسەر هەڵبژاردنەکە و داواکاریت بۆ پەنابەران یاخود ئەو هاوڵاتیە سویدیانی کە لە هەرێمی کوردستان و عێراقیشدا هەن چییە بێت تۆ؟ داواکاری من ئەوەیە کە هەموو هاوڵاتیەک بڕا دەنگ بدات بە هەچ پارتیەک دەنگێدەن بێگومان ئازاد بدەن دەنگی دموکراتی خۆیان بەکار بێنن بۆ گۆڕانکاری لەبەرەوەی ئێمە هەموو هاندەران بەشێکی لە کۆمەلگا بمانەوێت نەمانەوێت ئەو یاسایانەی کە دەرەچێت لە وڵاتی سویدە لە پەرلەمانە بێگومان کاریگاریە بێت لەسەر ژیانی من لەسەر ژیانی هاوڵاتیەکانی تر لەسەر ژیانی مناڵەکانمان پاشە ڕۆژمان دایک و باوکمان لەبەرەوە زۆر زۆر گرنگە کە هەموو هاوڵاتیەک بڕات دەنگ بدات و دەنگیش بدەن بە سۆسیال دموکرات لەبەرەوەی پارتێکە کە مافی مرۆڤ ئەپارێزرێت ڕێز لە تاکە کەسەگرێت و خۆشگوزەرانی بۆ هەموو هاوڵاتیانە و بتوانن کە هەموو پێکەوە هەموو دەنگی ئێمە بەیەکەوە بتوانێت گۆڕانکاری بکات لە کۆمەڵگایە چونکە دەنگ نەدان وەکو وایەکە هیچ بەخەیاڵتانەیە کە ئێستا چی ڕۆئەیە یاخود لە پاشە ڕۆژیشا چی ڕۆئەیە ئەبێ کەسانی تر بڕیار بۆ من و بۆ تۆ بن لەبەرەوە زۆر گرنگە کە دەنگ بێت و هیواداریش هەموو کەس بڕۆتە سەر دەنگی سنووقان و ئەگەر بێت و ئەو نامەی کە بۆت هاتووە لە ماڵ ناویانە بۆ ماڵەوە لێت ون بووە ئاساییە یاخود نایدۆزیتەوە ئەتوانی بەست ناسنامەی خۆت بەریت لەگەڵ خۆتە بۆ دەنگی سنووقانەکان دەبێ ئەوان تەسجیلیان لەلای ئەتوانن سیر بکەین کە تۆ بۆت هەبێت دەنگ بریتیانە بەڕێز تاراخان هیوادارین هەم تۆ و هەم ئەو کوردانی دیکەش کە خۆیان کاندید و بربژێر کردووە بۆ پەرلەمان بیان جومەنی هەرێمەکان و شارەوانیەکان بێ هیوادارین سەرکەوتوو بن زۆر سپاس بۆ بەڕێز تاراتوانە کە بەڕێزیان کاندیدی هەرێمی ستۆکۆڵم بوون ڕاستەخۆ لە سویدەوە میوانی ئێمە بوو خۆشەویستان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون.